شەپۆلێکی چڕی بارانبارینی بەهێز هەیە ئینشاء الله ئەبێتە مایەی خێر و بەرەکەت و سەر و ماڵی هەموو لایەک پارێزراو دەبێت لە کاتەکانی درەنگانی شەوەوە شەپۆلەکە چالاکتر و بەهێزتر بووە و کەشناسان پێشبینی ئەوە دەکەن لە دوانیوەڕۆی 29 مانگەوە بۆ درەنگانی شەو و بەرەبەیانی سی مانگ بە تێکەڵی باران و بەفر بەیەکەوە لە نێو سەنتەری شارەکاندا ببارێت و لە سی مانگدەوە بۆ بەفری تەواو لە نێو شارەکاندا بگۆڕێ و پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاودا دەبەزن سەرمایەک ڕوو لە هەرێم دەکا پێی دەوترێت کڕێوە کە بە جۆرێک لە ناوچە سنووریەکاندا 16 پلە بۆ 20 پلەی خوارسفردا دەبەزێ و لە ناوچە شاخاویەکانیشدا بۆ 0 پلەی سەدی و هەروەها 10 پلەی ژێر سفردا دەبەزێ و لە نێو سنتەری شارەکانیشدا بۆ 0 پلەی سلیزی و هەروەها 5 پلەی ژێر سفر دادەبەزێ واتە سەرمایەکی زۆر بەهێز دەبێت و جیالەوە لە کاژمێر نۆی بەیانی دوێنێەوە هەتاکو نۆی بەیانی ئەمڕۆ لە هەولێر 7 ملیم باران باریوە لە شاری سلێمانی 38 ملیم باران باریوە و لە دهۆک 28 ملیم باران باریوە لە هەڵەبجە کەمترین ڕێژەی تۆمارکرەوە کە 6 ملیمە لە چاو شارەکانی دیکەدا کەمترین ڕێژەی تۆمار کردووە و هەروەها لە هەندێک شوێندا و لە هەندێک کاتدا خێرایی با زۆر زیاد دەکا بە جۆرێک خێرایی با بۆ سەر و 35 کیلۆمەتر لە کاژمێرێکدا دەبێت واتە باەکی بەهێزیش جیالە و سەرمایی کە ڕوو لە هەرێم دەکا باەکی بەهێزیش ڕوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەکا ئینشاء الله ئەبێتە مای خێر و بەرەکەت و سەر و ماڵی هەموو لایەک پارێزراوە بێت.